خۆشەویستانی کورسات و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارەکانم ئەمشەو بەرنامەیەکی تایبەتی ڕەهەنتان پێشکەشەکەین. زۆر جار لە بەرنامەکانی کورسات نیوزایمە خاوەن پێداویستە تایبەتەکان لەبەرەوەی لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانی جۆرا و جۆر هەبووە کەوتونەتە ژیانیشی سەختە، بەڵام دیوێکی تری کاری ڕێکخراوەی و خاوەن پێداویستی تایبەت ئەمشەو هەمومان دڵخۆشەکەن. ئەوەی کە لە پێش بەرنامەوە لە ئامادەکاری بەرنامەوە لەگەڵ بەڕێزانی کۆمەڵی ڕۆژ قسەمان لەسەری کردو ئەوەیەکە کۆمەڵێک لە خاوەن پێداویستی تایبەت ئێستا خاوەن بەهرەن، تەنانەت لەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتیش نین بەهێزترن و خاوەن پێگە و ناوبانجی گەورە گەورەن. کاری ڕێکخراوەیی چۆن بتوانین ئەکادمیانە و پرۆفشناڵانە خزمەتی چین و توێژەکان بکرێن و ئەو چین و توێژانەی لە چوارچێوەی ڕێکخراوێکا کۆ ئەبنەوە چۆنچۆنی بتواندرێت ڕاستەوخۆ خزمەتیان پێ بگەندرێت یا نەک تەنها ئەندام بن. خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوانەی کە بە هەر هۆکارێک بێ ڕوبەڕووی ئەم حاڵەتە بوونێتەوە ئێستا لە بەرنامەی ئەم شەوی ڕەهەند و کورسات نیوز میوانە. پرسیارەکەین ئاخۆ ئەو بەهرانە و کاری ڕێکخراوەیی و دیوە شاراوەکەی ئەوان چییە؟ بەرنامەی ئەم شەومان بە میوانداری هەرێک لە بەڕزان بە ڕێزکاک شێخ ئەحمەد لێپرسراوی کارژێڕی و دارایی کۆمەڵی ڕۆژ، بە ڕێزکاک شێخ محەممەد سکرتێری کۆمەڵی ڕۆژ، هەروەها خات و ئەسمەر ئەندامی لیژنەی باڵای کۆمەڵی ڕۆژ، هەروە کاک شێخ دلێر لێپرسراوی ڕاگەاندن و پەیوەندیەکانی کۆمەڵی ڕۆژ زۆر سوپاسانەکەم، هەروەها لەگەڵ کۆمەڵێک ئازیزیش کە ئەوانیش بە سوپاسێکی زۆرەوە ئەبێ بمان بەخشن کە ماندوومان کردن ئەم شەو بۆ ئەم بەرنمەیە هەر یەک لە ئاستی خۆی و خاوەن بەهرەیە و توانێتی بەهرەی کۆمەڵی خەڵکی تریش دەرخەوە. سپاس بۆ خات و بەهاریش کە یارمەتی دەرمانەکە شێخ. ئێوە چی ئەەکەن ینی چی مەسەلەن پێشکەشی خاوەن پێداویستی تایبەتەکەن لە لێرە بۆچی مەسەلەن تا ڕادەیەک شاراون ینی ئیشەکانتان کەمتر ئەکەونە بەرچاوی کامێراکان؟ هەرچەندە بۆ پرسیارە ئەعلامیە لە کاک شێخ دلێر بکەم، بەڵام ئەوە دوای بەجێڕین بۆ کاک شێخ دلێر خۆی بەشی ئەعلامێکە. بەڵێ زۆر سپاسی کەناڵی کورساتەکەین بۆ ئامادەسازی ئەم بەرنامە جوانە کە ئەم شەو ئێمە بتوانین لێرەیە باسی کۆمەڵی ڕۆژ بکەین و باسی بەهرەمەندەکان بکەین. من ئەمەوێت بە کورتی باسی کۆمەڵی ڕۆژ بکەم بۆی حەقی برادران نەخۆم و ئەوانیش بتوانن قسەی تری لەسەر بکەن. ئێمە کۆمەڵی ڕۆژ یەکەم ڕێکخرا و گەورەترین ڕێکخراوە لەسەر ئاستی کوردستان و عێراق کە ساڵی 1992 دروست بوو، هیچ ڕێکخراوێک لە کوردستان و عێراقا بوونی نەبووە. کۆمەڵێک فەرمانبەری چاودێری کۆمەڵایەتی بەڕێز مامۆستا عومەر ڕەسوول کە یەکێک بوو لە دامەزرێنەری ئەم ڕێکخراوە. ئەم ڕێکخراوە کە دروست بوو دواتر تەسلیم بە کەم ئەندامان کرا، دواتر پێشکەش کرا کەم ئەندامان خۆیان بیبەن بەڕێوە. پێشتر کۆمەڵێک کەسی ئاسایی ساخ پێشکەشیانە کرد، دواتر درا بە کەمەندامان خۆیان پێشکەش بە ئێمە کرابەوەی ئێمە بیبین بەڕێوە. بەرنامەی کۆمەڵی ڕۆژ لە سەرەتای دروست بوونەوە بەرنمەکەی وابوو کە کەمەندام فێری ئەوە بکە چۆن داوای مافەکانی خۆیەکە و کەمەندام فێری ئەوە بکە کە بەهرەمەندەکەی چییە پیشانی کۆمەلگای بە بەزەی کۆمەلگا نێڵین بە هیچ شێوەیەک، چونکە هەرێکێک لە ئێمە بگرە بەهرەیەکی تایبەتیمان هەیە ئەتوانین کاری پێ بکەین. هیچمان کەمتر نییە لە کەسانێکی ئاسایی، تەنها ئەوە نەبێت کە ئێمە پەلێکمان لە دەستداوە ئەوان کەسانی ئاساین. بۆیە کۆمەڵی ڕۆژ لە سەرەتای دروست بوونیەوە هەوڵیدا لە ڕێگەی سێشتەوە بتوانێت سەرنجی کۆمەلگا و سەرنجی کەسە سیاسیەکان ڕابکێشێت و سەرنجی کۆمەڵی نێودەوڵەتەکانیش بەچی بەکاری شانۆیی، بەکاری هونەری واتە هەموو بابەتەکانی هونەری و کاری وەرزشی و کاری ئیعلامی. ئێمە لە پێشتر ئیعلامان زۆر بوو لەبەرەوەی تا ئەوەنە خۆمان ناسان بە خەڵکو و بە دەستگاکان و بە کۆمەلگاش، بەڵام دواتر کۆمەڵێک ڕێکخراوی تریش دروست بوون هاوشانی ئێمە کە ئەوانش ڕێکخراوی کەمەندامین و کاریان کردووە، ئەوانیش دروست بوون. دواتر ئێمە ئیتر زۆر نەچوینە بواری ئەعلامەوە لەبەرەی پێویستی نەیە کە چونکە ئێمە پێشتر پیشانمان نا کەمەندام چییە، دواتر کۆمەلگامان ئاگادار کردەوە کە کەمەندام کاری چییە و چۆن کارەکە. بۆیە توانیمان لەو سێ ڕێگەیەوە بتوانین سەرنجی کۆمەلگا و وڵاتە نێودەوڵەتەکانیش ڕاکێشین بۆ خۆمانیانی بزانن کە ئێمە چیەکەین. بۆیە دواتر باسی کارە
هوەرەکانی شەکەین کە چیمان کردۆ چیمان دەست خۆش بێ کاکشێ محەممەد لای ئێوە مەسەل ئێوە تانەوێت چ خزمەتێک پێشکەشکەن و چیتان کردووە لە ماوەی ساڵانی ڕابردو تا ئێستا بەرهەمەکانتان دیارە یان لە هەستێکا وەستاوە گرفتەکانتان چی؟ دەست خۆش کاکەزانە دەست خۆش بۆم بەرنامە سپاسانەکەین بەخێر بێن کۆمەڵی ڕۆژ جەنابەت باسی نقطەیەکت کرد باسی کاری ئەکادمیت کرد فعلا کۆمەڵی ڕۆژ سەرەتا کە دەستی پێکرد کۆمەڵی ئەکادمیستی لە خۆی کۆ کردەوە هەر بۆیە ویستی بەڕاستی پرۆفشناڵانە و ئەکادمیانە کارکا بۆ دۆزی ڕەوای کەمەندامان کەمەندامان لە میحنەتێک هەیە دەریکە بیکاتە عنسرێکی منتج لە ناو مجتەمەعە هەر بۆ ئەم مەبەستە کاری زۆر کرد دیارە ئەمە خۆی لە ئەساسا بەڕاستی ئەمە ئەبێ ئامانجی هەموو ڕێکخراوەک بێ بەڵام بە هەر حاڵ ئامانجی ڕێکخراوەکەمە ئەمەیە من ئەمەیە باسی یەک حاڵەتی کۆمەڵی ڕۆژکەم کە لەو بوارە چۆن هەنگاوی هاویشتووە کۆمەڵی ڕۆژ دۆزی ڕەوای کەمەندامانی کوردستانی بەست بە دنیای دەرەوە کۆمەڵی ڕۆژ داخلی هەموو محافلی دووەلی بوو لە ڕێی بەشداربوون لە هەموو کۆنگرە نێودەوڵەتەکانە کۆمەڵی ڕۆژ توانی پەیوەندیەکی تون و تۆڵ دروستکە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ UN لەگەڵ ئەو شوێنەی کە ڕێکەوتنامە بۆ مای خێربۆتان مەسەلەن بتوانن بەتاکید ئیسفادەیەکی باشمان لێ کرد یەک کە بەشداربوونمان لەو کۆنگرە نێودەوڵەتیانە کە ئەگەشتین هەر کۆنگرێک بۆ نمونێمە داخلی کۆنگرەی جنوبی ئەفریقیا بووین بۆ کە باز لە ئیتفاقی دووەلی کەمەندامانە کە ئێمە لێرە ڕاستی نەمان نەزانی ئیتفاقیی دووەلی هەیە بە ناوی ئیتفاقی دووەلی کەمەندامانە ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتیە بێ نەمازانێت چەند دەوڵەت ئەو ڕێکەوتنامی ئیمزا کردووە چەند دەوڵەت پرۆتۆکۆل اختیارەکەی ئیمزا کردووە کە پرۆتۆکۆلەکە ئیمزا بکە ئەو دەوڵەتە چۆن مجبەرە بێت چۆن ملزەمە بێ بۆ ئیکە مافی ڕەوای کەمەندامان لەو دەوڵەتە فراهەنگکە ئەمە کاتێ زانیمان کە داخلی ئەو کۆنگرانە بووین یەک دوو سەردانی هەنێ وڵاتی عەرەبیمان کرد لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانە توانیمان پرۆتۆکۆلی ئیمزاکەین پرۆتۆکۆلی وەرزشی بەتەکید ئەو پرۆتۆکۆلە وەرزشیانە ئەنجامی هەبوو نەتیجەیە بوو نەتیجەکەشی ئەو بوو چالاکی جۆرا و جۆر لێرێش و لەوێش ئێمە کەمەندامانی کوردستانمان برد بۆ وڵاتی ئیمارات لەوێ چالاکی وەرچیمان پێکرد کەمەندامانی وڵاتی ئیماراتمان هێنایە شاری سلێمانی چالاکی وەرچیمان پێکرد کەمەندامانی ئەم شارەمان بردە ئێران لە سنە چالاکی وەرچیمان پێکرد بە هەمان شێوە ئەم ئاڵوگۆڕە لە ڕێگەی ئیمزاکردنی ئەو نەتیجە ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆڵە بوو کاری تریشی لێ دەکەوتەوە گەرم دۆخە نالەبارە نهاتاتە بەردەمان دۆخی کۆرۆنا و دۆخی ئەزمەی مالی و ئەو دۆخی کە هەموو دەرفەتێکی لێ بڕین کۆمەڵی ڕۆژ توانی داخلی سەر بۆردی UN بێ یعنی ناوی کۆمەڵی ڕۆژ لەسەر بۆردی UN بوو هەر بۆیە لە هەموو دنیاوە کۆنگرەیەک بکرایە لەسەر دۆزی ڕەوای کەمەندامان کۆمەڵی ڕۆژ بانگێش دەکرا ئیتر ئەگەر میتوانێت بیگاتیان نەیگاتیە بۆ زۆربەیشی چووە بۆ ئەوەی وڵاتانی عەرەبی زۆربەی چووە بۆ وڵاتانی ئەفریقی بۆ جنوبی ئەفریقاوی کە باسمان کرد ئەخیر چالاکیت بۆ باسکەم سەرۆکی ڕێکخراوەکە ئەمە توانی ئەخیر جار بگاتە وەزاری خارجی ئەمریکی توانی ڕاوێژکاری ئەمریکا ڕاوێژکاری سەرۆک ئۆباما ببینێ بۆ کاروباری کەمەندامان توانی لەگەڵ دانیشێ توانی ئاڵوگۆڕی بیانی توانی ئاڵوگۆڕی بیر و ڕابکەن لەبارەی کێشەی کەمەندامان ئەو گرفتانەی کە کەمەندام هەیەی لە وڵاتێمە چییە لەوێت چۆنە لەوێت چۆن چارەسەر کراوە ئێمە ئەمانەمان دواتر هەمووی لە چوارچەوەی پرۆژه یاسایەکە جێ کردوتەوە ئەو هەر یاسای لەم وڵاتە نووسرا بێتەوە بۆ کەمەندامان پرۆژه یاساکەی لە کۆمەڵی ڕۆژ و نووسراوە لەوێ دەرچووە دەستان خۆش بێ خاتون ئێوە ینی لە بواری خاوم پێداویست تایبەتە ئافرەتەکان ژنەکان توانیتانە چۆن بیان زوڵێنێن بەهرەکانیان بدۆزنەوە لەناو ڕێکخراوەیە خۆیان ببینەوە و حاز نەکەن کە بەڕاستی بەهۆی خاوم پێداویست تایبەتەوە ناتوان بەهرەکانیان دەرخەن و ببن بە خەڵکانی زۆر دیار دەستخۆشی مێ بۆ کورسات بۆ ڕەخساندنی ئەم هەلەکە ئێمە بتوانین لێرەوە پەیامی خۆمان بگەێنی ئێمە وەکو کچانی کۆمەڵی ڕۆژ توانیمانە پێگەی خۆمان دیاری بکەین هەم لە ڕێکخراوەکەمان وە لە کۆمەلگاکەماندا کۆمەڵی ڕۆژێکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە هەمیشە نیوەی ئەندامانی دەستەی کارگێڕی ڕێکخراوەکە ڕەگەزی مێینە بوون بەداخەوە کە لە زۆربەی شوێن مێینەکان پەراوێز خراون بەڵام لەلای ئێمە پەراوێز نەخراون و توانیوانە جێدەستی خۆیان دیاریکەن
کچی کەمەندامانمان هەیە لە بواری دەستڕنجینی و کاری دەستیا ئێستا خاوەنی پرۆژەی زۆر باش و خاوەنی بزنسی تایبەت بەخۆیەتی کە هۆکاریش کۆمەڵی ڕۆژ بووە توانیوێتی دەستی بگرێ و هەلی کاری بۆ بڕاخسێنەوە کچی کەمەندامان هەیە بەتەڵی عێراقە توانیوەتی بچێتە وڵاتانی دەرەوە بۆ کاری وەرزش و هەمیشە ئەو کچە خوێندکارانەی کە هەمان بۆ کۆمەڵی ڕۆژ پشگیری تایبەتی کردوون و هەمیشە سەردانی کردوون کۆمەڵی کچمان بۆ کە لە سەرەتادا ئەسڵەن کەمەندانبوونی خۆی بە عەیب زانیوە ئەسڵەن خۆی گۆشەگیر کردو و نهاتۆتە دەرەوە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژتوانیمانە بچینە ماڵەکانیان سەردانیان بکەین گرفتەکانی کەمەندامانیان بۆ باسکەین توانەکانی کەمەندامانیان بۆ باسکەین ئەو کات لەگەڵ ئێمە هاتۆتە دەرەوە ئێستەیەکێکە لە ئەندامانی دەستەی کارگێڕی کە زۆر چالاکە لە ڕێکخراوەکانمانە هەوڵی یاوە بچێتە دەرەوە کاری خۆی بکە بزنسی خۆی بکە دڵخۆشین بەوانە و هەمیشە ئێمە لە کۆمەڵی ڕۆژە کارمان لەسەر ئەوە کردووە کە مینەی ناکەمەندام گرفتی هەیە لە ناو کۆمەڵگەیە کەواتە مینەی کەمەندام گرفتەکانی زیاترە بەس ئێمە هاتوین گرفتەکان بچووک بکەینەوە گرفتەکان نەهێڵین وایان لێ بکەین چەکی مینەبوونی خۆیان بەکار بهێنن کە زیاتر دەربکەون وەکو چەکێک مینەبوونی خۆیان بەکار بهێنن چۆک بۆ هیچ گرفتێک دانەدەن و بتوانن داهاتی سربەخۆی خۆیان هەبێ لەبەرەوەی لە کۆمەڵگەدا هەر کەسێک توانای ئابووری سربەخۆی نەبوو کەواتە بیرکردنەوەی سربەخۆی نییە بەڵام ئێمە توانیمانە لە کۆمەڵی ڕۆژە ئەو کچانی کە سەردانمانەکەن و ئەو کچانی کە ئێمە دەستمان پێ ئەگا و ئەتوانین کاریان بۆ بکەین لیان نزیک بینەوە و برەو بە توانەکانیان بین و هەوڵمانەوە تێڕوانینی کۆمەڵگا بگۆڕین بەرامبەر بە کچانی کەمەندام لەبەرەوەی تا ئێستش تێڕوانینێکی تا ڕادەیەک بەزەی هەیە بۆ کچی کەمەندام لە خێزانەکانە ئەگەر دوو کەمەندامیان هەبێ نێر و مێبێ ئەو هەلانەی کە بۆ نێرەکەی ئەڕەخسێنن بەداخەوە بۆ مەینەکانی ناڕەخسێنن ئێمە توانیمانە ئەوەی کە ئەو قەدرانەی لێیانەکرێ مەینەکان ئێمە بتوانین دەستیان بگرین و هاوشانی براکەمەندامەکانیان کار بکەن و بەردەوامی بدەن بە کارەکانیان دەست خۆشخاتون کاکشێخ دلێر سڵاو لێبێ ئێوە مەسەلەن چۆن توانیوتانەوە ڕێکخراوە بتوانن وەکوی کاک شێخ محەممەد باسی کرد گاندوتانە مەحفەلە نێودەوڵەتیەکان لەگەڵ UN لەگەڵ ڕێکخراوەکان تر ئامانجتان پێ دروست کردووە کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەت ئێستا جێگەی فەخر و شانازی و میلەتەن ئەی چۆن ئێمەتان دروست کردووە بە ناوی خوای گەورە پێش هەموو شتێک سڵاو و ڕێز بۆ پەیامبەری یەکەم ڕێکخراوی کەمەندامان مامۆستا عومەر ڕەسوڵ کە لێرەوە بتوانم بە ناوی کۆمەڵی ڕۆژ و سەربەرزانە بڵێم مامۆستا عومەر ئەو پیاوە بوو کە ئاڵایەکی بەرز کردەوە توانی یەکەم ڕێکخراوی کەمەندامی لەسەر تا سەری عێراق و کوردستانە دروستکە سڵاو و ڕەحمەت و درود بۆ گیانی پاکی کاک شێخ نووری کە سەرکردە و مامۆستا و من تەمەناکەم ئێستش ڕەحمەتی شێخ نووری من لە قەبرەکە بە قوتابی خۆی یا بە خوێندکاری خۆی قوبوڵ بفەرمێ کۆمەڵی ڕۆژ دیارە کە ئەم خەڵکانە بنیاتیان ناوە لە ساڵی 92 خۆتان نەزاننەوەی کۆمەلگانەوەی کەمەندامەوە نەبووە کە بەڕاستی بگاتە ئەوەی بڵێ من کەمەندام و مافم هەیە تەنانەت ئەو کاتانە من بیرمە زۆر ڕوومان ناهات بچینە بازار زۆر حەزمان نەکرد تێکەڵ بە کۆمەلگا بووین ئەم پیاوانە ئەم سەرکردانە هاتن کە ئەم ڕابەری ئەم ڕێکخراوەیان کرد ئێمەیان وا لێ کرد کە لەگەڵ هاوڕەکانمان لەگەڵ خوشک و برا کەمەندامەکانمان لە یەک شوێن کۆمان کەن و دوجار بڵاومان پێ بکەن بۆ خودی کۆمەلگا بۆ ئەوەی هەم ئێمە هەم کۆمەلگا شتێ بگا هەم لە معاناتی ئێمە کە معاناتی سەرەکیمانەوەی لە ڕووی دەرونیەوە هەمومان نەزانین کە کەمەندام هەرە گرفتە گەورەکەی دەرونیە ئەگینا من دڵنیام ئەو کۆمەڵەشتەی کە بە کەمەندام ئەکرێ کە زۆر جار کۆمەڵێ مایک و هەڵا و سەجە دروستەکرێ لەسەر خراپی گوزەرانی کەمەندامان ڕاستە هەموو کوردستان ڕەنگە زۆر بەمان گوزەرانی مادیمان خراپ بێ بەڵام بیرمان نەچێت لە هەموو لەسەر و هەموو شتێک و شتێکە عیسەتی نەفسی ئینسانە شتێکەیە کەرامەتە و من خۆشبەختانە ئەڵێم زۆربەی کەمەندامان کەرامەتیان لە ئاست ئەوەیە باشترین مرۆڤی ئەم کۆمەلگان ئەگەر بواریان بۆ بڕەخسێ کاکەزانە من نامەوێت زۆر حەقی برادەرەکانمان و حەقی پرسیارە جوانەکانی بەڕێستان بخۆین بەڵام ئەمەوێ جارێکی تر من بە ناوی کۆمەڵی ڕۆژۆ زۆر سوپاسی کەناڵی کورسات بکەم و سوپاسی بەڕێست بکەم کە بەپەلە لەسەر ئەم هەموو ئەرک و ماندووبوونەی خۆتان و هاتن بە دەنگ داواکانمان و تەمەناکەم
کورسات کە کەناڵێکی ڕەسەنە ببێتە دەست پێشخەری بۆ سەرجەم کەناڵەکان بۆ ئێمە بتوانین ئاوە بەم دیدگا بەم ڕوئیا باس لە چۆنێتی کەمەندامان بکەین ئەگەر ئێستا دەرفەت هەبێ من 1,200,000 کەمەندام و پێڵێم کە نەک بەهرەمەندن تەمەناکەن خەڵکە ئاسایەکان خەڵ خێزانە دەوروبەرە کەسی دەرەجەیەکیان تەمەناکەن کەمەندام بوونایە بەڵام ڕوئیا و دەستگای میدیای کورسات هی ئێوەیە لە خزمەت ماڵی ئێوە وەکو ئەو دروشمەی هەمانە کورسات ماڵی هەمووانەوە ماڵی ئێوە بێگومان ئێمە فەرمانبەرێکینێ بەڵام ئێوە ڕۆڵتان چی بۆ لە نووسینەوەی مەسەلەن قانونەکانی پەرلەمانی کوردستانە مەسەلەن چیتان کردو بۆ هەماهەنگی لەگەڵ پەرلەمانتارانە دیسانەوەڵێم ڕۆحت شاد شێخ نووری تەمەند درێژ بی کاک شێم حەمە کە ئێستا الحەمدولله حوزوری هەیە کە یەک نمونەتەیەمێک کە کاک شێم حەمە یەکێک بۆ لەوانەیە ئەوە چۆتە پەرلەمان لە خزمەتی شێخ نووری ڕەحمەتی ئەوە چۆتە پەرلەمان پیاوتۆ فەرمانبەرەکەی پەرلەمان هاتەوە خۆشبەختانە بە کۆی دەنگی ڕێکخراوەکانی سلێمانی هەولێر دهۆک کاک شێخ نووری کرا بە یاسانووس کرا بە قەڵەمڕە و بۆ ئەوەی ئەم یاسا جوانە کە ژمارە 22 لە ساڵی 2011 دەرچووە هەموو کەمەندامان فەخر بەو یاساوەکەن بەڵام زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بە ناوی کەمەندامان وڵێم ئەگەر بێت و لە 150 ئەم یاسانەمان بۆ جێبەجێکرێ هیچ مایکێک نبینی کەمەندام داوای سوال بکە هیچ سەرۆک ڕێکخراوێک نبینی قورسن ئەوانە لەسەر نەخێر بەڵام خۆتان نەزانن با لێرەوە بڵێم لە کەناڵ ڕستەنگی کوردستانەوە هەر شتێک ئیلتیزامی مادی خستە سەر حکوومەت پێی ناکرێ ڕەمپێک ئەگەر لە دام و دەستگایەکە پێش هەموو شتەکە من ڕەمپەکە بینم چەندی جێبەجێکراوە لەو یاسای بەردەستت بڕوان ناکەم لە 4 ڕێنمای زیاتری لێ جێبەجێکرابێ نەک بڕیارەکان 4 ڕێنمای یاساکە هەیە لە پەرلەمانی کوردستان پێویستی بۆ نیە کەس تعدیلی کا پێویستی بەوە نیە مەگەر بۆ ئەوەی بەڕاستی یعنی بەڕاستی لەمە جوانترمان پێ نییە بەڕای ئێمە بەڕای وەکو کۆمەڵی ڕۆژ لەم یاسا جوانترمە پێێنە چونکە بە کۆی دەنگی عێراق و کوردستان ئەو یاسان نووسراوەتەوە بۆ کوردستان بە کۆی دەنگی ڕێکخراوەکان لێ جێبەجێ ناکرێت کاکسانە گرفتەکەی کەمەندامان ئەمەیە بەڕاستی ئەگەر جێبەجێ بکرێت جێبەجێ بکرێ هەمومان داهاتی سربەخۆی خۆمانمان هەیە ئەو کاتە بیرکردنەوەی سربەخۆی خۆمان هەرکەکە قورسە لەسەر حکوومەتی مەسە لە پارەیە موچێت مەسەلەن چی ینی نەخێر لە سابیسی مادی نییە بەڵام من نمونەیەک بۆ بێنەوە ڕەم پێکە گەردوو کیس چیمەنتۆیەک تۆسلیمی تێچێ ئەبێ بۆ نمونە گرفتە مادیەکە و نەسەق بێکە لە دام و دەستگاکانە بۆمان جێبەجێ ناکە و من حەزەکەم نمونەیەکی تربێنمەوە ئەوەنە لەگەڵ حرمەتم ناڵێم هەمووی یعنی ڕێکخراوەیە کەس هەیە شخصەیە ئەوەی کەمەندان بە بچووکی پیشان ناوە ئێمە بۆ خۆمان بۆ پرۆژەی استراتیژی کۆمەڵی ڕۆژ بۆ پرۆژەی استراتیژی بەشی هوەری بۆ پرۆژەی استراتیژی بەشی وەرزشی کەمەندامانی کوردستان کەچەی فەخرە ئەو هەموو نخبەی پێگەیانوە ئەچینە شارەوانی ئەگەر سەسلام لە فەرمانبەرەکەکەین ڕەنگە بڵێ بڕۆن خوابتان ناتێ ئەڵێن بۆچی ینی بۆچی ینی ئەم حرمەتە ئەم ڕێزە ناگیرێت ئەڵێ لە بەرەوەی کاکەیمە هەموو ڕۆژەیە بینین 6 مایک داوای سوال بۆ ئێوەکە داوای خێرەکە خۆ ئەوە ژیان و گوزەرانی بەشێکی زۆریان خراپە مەسەلەن خەڵکی تری ئاسایش بەڵام ئەکرێ مەسەلەن ئەو یاسانە جێبەجێ بێگومان ئێمە داکۆکی بۆیە بە ئەم نمونانێنەوە ئەگەرم یاسا جێبەجێ بکرێ ئەو کاتەوە ئێمە بە تەحەداوەڵێن چۆن ساڵی 2011 بە حسووری ئەم دادانە و جەنابی شێخ ئەحمەد ترافیک بە ترافیکە گەڕین هەرچی کەمەندامی لێ بوو وامان لێ کرد چارێکترنێتەوە ترافیکەکە ئەمان و موچەت نییە هاوکاریت نییە یارمەتی مادیت نییە ئەوی بەرەوەڵات چۆن سوال ئەەکەیت کەواتە گرفتە سەرەکیەکە ئەم یاسایە بۆیە ڕێگە بە منەیە توانج لە حکوومەت بم ڕێگە بە منەیە سەرسەنشتی کۆی دام و دەستگاکانی حکوومەت بکەم لە بەرەوەی گەر یاسەکەم بۆ جێ بکرێت دڵنیام ڕۆزیعبێ بەسەر وەزارەتە جیاجیەکان ئەمە و خەڵکە ئاسایەکەیش کاکزانە خەڵکە ئاسایەکەی وەکو جەنابیشی بە بۆنەی ئەم یاسای ئەمە سوودمەنوێت دوجار جەنابوو سروشتی مرۆڤ وایە دوجار جەنابوو پێویستی بە ڕەمپە کە چوویتە تەمەنێک و پێویستی بەوەی لە خەسخانەکانە کاراسانیت بۆ بکریا گەر بۆ ئێمە کرا ئێوەی کە سوکار ئێمەش لێی سوودمەندە بەڵێ دەست خۆش سپاسەکە من حەزەکەم لەگەڵ ئەو بەڕێزانە گفتوگۆ بکەم ئەگەر هەر یەکەم مامۆسا ئەتوانی ڕیزی پێشەوەتوان دانیشن ئەگەر سەیدا پێم بڵێ مەسەلەن هەر بەهرەی هەر یەکێکتان بزان و باسی بکەن و توانی وتانە سوود بەچێ بگێنن و داواکاریتان چیە سەرەتا بەنای خۆی بەخشندە و میهرەبان من ناوم شاخەوان شێخفاتیحە شاخەوان شێخفاتی بازیانی مامۆستا و ڕاهێنەرم بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت من ئەمەوێت لەسەر تەوەریە قسە بکەم ئەویش گرنگی
مەسەلەی کەمەندامی لە ژێر ڕۆشنایی قورئان و سونەتدا هەڵبەت من توێژینەیەکم کردووە کاتی خۆی لە زانکۆی سلێمانی سەبارەت بە ذوي الاحتیاجات الخاصة في ضوء القرآن والسنة خاوەن پێداویستی تایبەت لە ژێر ڕۆشنایی قورئان و سونەتدا هەڵبەت قورئانی پیرۆز زۆر ئیحتیمام و گرنگی بە هەموو بوارەکانی ژیانی ئینسان داوە بە تایبەتی تر کەمەندام خاوەن پێداویستی تایبەت بڵێن خی گەورە فەرمێ ولقد ضربنا في هذا القرآن للناس من كل مثل ئێمە لە قورئان باسی هەموو شتێکمان کردو بۆ مرۆڤایەتی کە مرۆڤایەتی پێویستی بێ لە ژیانی دنیاە و هەروەها ئەسمە سەرەتا ئاماژەیەک ئەەکەم بە یەکێ لە ئاەتەکانی قورئان کە ئەفەرمێ لقد خلقنا الإنسان في أحسن تقويم واتە ئینسانمان لە جوانترین شکڵ و شێواز دروست کردووە کەواتە هیچ ئینسانێک نییە لە دنیاە بڵێ من ناشیرنم و باش نیم و شکڵ و جوانیم نییە لە هەمان کاتە ئێمە بەڵێ لایانی جەستەیمان ئەگەر کەمتر بێ ینی ئاساییتر نەبێت لە کەسانی ئاسایی بەڵام لە نەخمانە شتی زۆر جوان هەیە شتی زۆر جوانەیە توانای باشمان هەیە یەکێک لەوانە بەڕاستی کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین ئێمە هیمەتمان بەرزە توانامان هەیە لەلایانی جەستەیمە نیمانە بەڵام لەلایانی معنەوی شتی زۆر جوان توانامان هەیە و هەروەها یەکێک لەو ئاەتانی تر کە خوای پەروەردگار باسێکە فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەفەرمی ئێمە ڕێزمان لە نەوەکانی ئادەم گرتووە و هەروەها ئاەتی دوای ئەوە لە ئاەتی سێمە ئەفەرمێ ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج واتە ئێمە لێرەوە تی ئەگەین کە ئێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەتین شەرم ناکەین کە خوای پەروەردگار ئێمەی کەمەندام کردووە بەڵام ئێمە توانایەکی باشمان هەیە ئێستا بە نمونە کاکە ڕامیار ئێمە بیبینین ئێستا کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە و لەسەر کورسی ڕێ ئەکات بەڵام لە هەموو خەڵکی ئەیناسێکەوە لە شاری سلێمانی هاوکارەکانم بتوان کاکە ڕامیار وەربگرن کاکە ڕامیار کارت ئەفرۆشێ لە بازاری سلێمانیە بەڵام من پێ ئەتوانی مامۆستامایکەکەی بۆ بگریت قسە بکە خۆی کاکە ڕامیار قسەمان بۆ بکەی مەسەرەن بڵێ من بەڵێ دەست خۆش بەمان دوو نەبێ من پێی ئەڵێم خەڵکێک هەیە دەست لە خەڵکپانەکاتەوە بەناوی کۆمەڵێشتەوە بەڵام من ئێستا ئەم کارتە فرۆشە من پێی ئەڵێم پێویستم بە کارتێکە ئەتوانێت لە بەردامەکەی بەڕێسانە ڕاستەخۆ کارتێکم پێ فرۆشێ کە ئەمە توانێت بەڵێ توانای جەستەی نیە بەڵام کەسێکی بەهیمەتە و کەسێکی بەتوانایە کە ئەتوانێت شوێنی خۆی سەبامان دوو نەبێت زۆر پێم ناخۆشەمان پێەکانی خۆی وەستا و ئەتوانێت کەسابەتی خۆی بکا و بژێ ژیانی بۆ خۆی دابین کردووە من لێرە ئەڵێم دەستخۆشی لە خۆی یانی ئەتوانێت بۆ ئۆنلاین مەسەلەن کارەکە بکات بەڵێ خۆی ئەتوانێت ئیشەکە بکات خۆی ئەتوانێت کارەکانی خۆی ڕاستەخۆ ڕابپەڕێنێ و ئیشوکاری خۆی بکە من لێرەوە پێ ئەڵێم ئەتوانی ئێستا ڕاستەخۆ لە بەرنمەکەی بەڕێستانە ئێستا کارتی پێ ئەیفرۆشێ من ئەتوانم کارتێکی لێ بکڕم ئێستا بەڵێ فەرموو دەسەکانە بەڵێ مەبەستەکەشی ڕوون کەرەوە بۆ بینەرەکانم مامۆستا شاخمان ئەوەیە بەڵێ ئەم کاکە ڕامیار لە ئافرین کاکە ڕامیار ئافرین دەستخۆش بەڵام کەسێکی بە عیزەتە کەسێکە نەفسیەتی بەرزە کە ئەتوانێت لەسەر پێیەکانی خۆی لەلایانی معنەویە ئەم مرۆڤە ئەتوانێت بوەستێت توانای هەیە توانای شاراوەیە هەیە کە ئێستا دەری خست و ئەویش ئەوەیە دەست لە خەڵکپان ناکاتەوە بەڵێ لایانی جەستەیتوانێت لایانی معنەی زۆر بەرزە لە کەسانی ئاسایی زۆر بەرز ینی ڕاهێنانی ئاگاتان لێتی مەسەلەن ئێوە لە کۆمەڵی ڕۆژ بەڵێ بەڵێ ئاگەن ئافرین کاکە بەڵێ بەهرەکانی تر مەسەل تەوەرێکی ترکە پێویستە قسەی لەسەر بکەین ئەیش بۆچی کۆمەڵی ڕۆژ گرنگە بەڵێ کۆمەڵی ڕۆژ گرنگەکەی لەوەیە بەڕاستی خەڵکی دڵسۆز و کادری زۆر دڵسۆزی تایە خەڵکێکی تایە لە هەموو کاروبارەکانی خۆیان بەڕاستی ئەوش ئەرکەی کە پێی بسپێردرێکە هەر لە کەسی یەکەمی کۆمەڵی ڕۆژەوە هەتاوەکو هەموو بە شۆڕ بێتەوە بە هەموو ئەندامەکانی بەڕاستی ئەمانە خەڵکی دڵسۆزن و خەڵکی ینی خزمەتەکانیان کرۆتە بواری خاوەن پێداویستی تایبەتەوە لە ئەلفەوە تایە خزمەتی خەڵکانی خاوەن پێداویستی تایبەتەکەن و خاڵێکی ترم پێویستە جەختی لەسەر بکەمەوە گرنگی ڕێکخراوی کۆمەڵی ڕۆژ لە چیایە کۆمەڵی ڕۆژ ئەوەیە کەوا کەسانی کاریزمای تایە
هەر لە مامۆستا عومەر ڕەسوول کە کاک شێخ دێر ئاماژەی پێکرد و هەروەها خوالی خۆش بێ کاک شێخ نووری و هەروەها ئەم ستافە بەڕێزەی کۆمەڵی ڕۆژ کە کاک شێخ ئەحمەد ئێستا سەرۆکی کۆمەڵی ڕۆژە ئەمانە خەڵکانێکی نەوەستاون و ئەم کەسانە کەسی دڵسۆزن وای لێکرۆ کۆمەڵی ڕۆژ بە دنیای ناوەوە بە دنیای دەرەوە بناسیەوە کەسی دڵسۆزمان هەیە بەڕاستی واللهی دڵخۆشتان کردم ئەو خاتونە بەڕێزە بزانین سەر ئەو لە چبارێکە کارەکات سەرەتا دەستخۆشیتان لێکم من ناوم شەهلایە فەرمانبەرم لە باخچەی ساوایان فەرمانبەرەکەشم دەرگایەکی کۆمەڵی ڕۆژ بوو کە من بووم بە فەرمانبەر پێداویست تایبەتم بە ڕێزیشتان بەڵێ بەڵێ هەر ڕنگدانەوەی کۆمەڵی ڕۆژە ئێستا کە من چالاکترین چاودێرم لە باخچەکەی خۆم ئەو ڕنگدانەوەی وای لێ کردم کە چۆنڵی شکاندەکانمان نەما هیچ بەربەرستێک نەما لە ئاستی ئێمەیە من وەکو شخصی خۆم تەحەدای هەموو ساغەکانەکەم لە هیچ شتێکە یعنی خۆم بەکەم نەزانیوە لە هەموو بوارێکە لەسەرەوە بوو هەر لە کۆمەڵی ڕۆژەوە باشترین بەرەک دروم لێ دەرچووە ئێستا ئیش و کاروباری ماڵی خۆم هەر خۆم ئەیکەم لە ڕووی بەرەک دووریەوە هەر لە کۆمەڵی ڕۆژەوە چەندین لە بواری شانۆە ئیشمان کردووە من لە ساڵی 1994 لە کۆمەڵی ڕۆژم کاتێک ئێمە لە هۆڵی ڕاپەڕین شانۆمان پێشکەشە کرد و شانۆمان بە خەڵک ناسانەوە لە ڕووی لە هیچ شتێکشمان لەسەر خاوەن پێداستی تایبەت نەبوو شتەکانمان کاتێک بوو کە شەڕی براکوژی هەبوو ئێمە شانۆکەمان لەسەر شەڕی براکوژی کرد کە خەڵکانێک هەوڵت نەداوە مەسەرەن ئەو عزەتە بەرزە نەفسی خۆت مەسەرەن پێشکەش بە خەڵکانی ساغیشوە هاوڕەکانی تریشت بکەی بڵێ وەرنە ناوە شانەوە بەڵێ کردومە لە ڕێی شانەوە چەنەها کەس هاتووە پرسیاری لێ کردوم کە ئەم بەهرەیە لە کۆوە بەهرەکەم بەس لە کۆمەڵی ڕۆژەوە ئێمە کەسانێک بووین کە لەبەر خاوەن پێداستی تایبەتیمان زوو وازمان لە خوێندن هێنا بەڵام کۆمەڵی ڕۆژ بووە بە خوێندنگایەک بۆ ئێمە دەستیان خۆش من چەنەها لە شانۆگەری مەملەکەتی سەرەتان بەشداریم کردووە شانۆی کۆمیدیای چاو شانۆی کەلاوە لەمانەیە هەمووی دەوری سەرەکیم بینیوە ئەمەش هەمووی ینی هیچ نەبووتە ڕێگر خاوەن پێداستی تایبەتی بوو هیچ شتێ نەبوو جاری کە شەڵێمەوە تەحەدای هەموو ساغەکانەکەم لە هەموو بوارێکی ساغبی هەروە مامۆستا گەرب کاکە دێمە خزمەت ئەگەر بە ڕێزیشان قسەمان بۆ بکەی ماکەت نزیکا هاوڕێجان دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم سپاس دەکەم مەمنونم بەڵێ من ناو محەممەد دەرچی زانکۆ بەشی مێژوو هەروەها یاریزانم یاریزانێکی کەمبینە لە یانەی ڕۆژ هەروەها لە هەڵبژاردەی عێراق فەرید لە چی یاریە ناوی گۆڵبۆڵە بەڵێ تایبەتە بە نابینا و کەمبینە بەڵێ لەوەیە ینی ئێستا لە هەڵبژاردەی عێراق یاریەکە بەڵێ دەستە خۆش بێ پەیامە چیە ینی بۆ ئەو هاوڕێیانی کە وەکو مامۆستا شاخەوان وتی مەسەلەن هەرێکەمان خوای گەورە بە جۆرێک دروستی کردووی مەسەلەن ئەوانەی کە خاوەن پێداویست تایبەتن خۆیان گۆشەگیر نەکەن بەڕاستی ڕاستە وڵات تاکید کەوتوتەوە سەر کەسایەتیەکان هەرچەنە من ئەوەی بینیومە هەم لە نابیناکان هەم لە کەم ئەندامان لەم هاوڕێیانەمان هەر هەمووی بەهرەی تایبەت بە خۆیانیان هەیە توانیویانە لە زۆربەی ئەو بوارانەی کە چوونەتە ناویان سەرکەوتوو بن بەڵام بە بۆچوونی من ڕێگری ئەو ڕێگریەی هەیە کە لە بەردەم کەم ئەندامە حکوومەتی هەرێمی کوردستانە ینی لە ئێستاە هیچ هاوکاریەک هیچ پاڵپشتیەک ئێستا بۆ نمونە وەکو یاریزان من زیاتر کە ئەوەی زیاتر لە بواری یاری و ئەمانەیە هەرچەنە دەرچوی زان کۆم بەڵام ئەو لە 2015ەوە تەخەڕجم کردو و دەرچووم بەڵام هەتاکو ئێستا هیچ نەتەعیناتێ نە هیچ کەواتە ئەوە هیچ ئیسیفادەیەکی نەبوو بەڵام بەڕێز دەتوانی لانی کەم بۆ ئەوانەی وەک بەڕێست کەم بینان نەتوانی هاوکاریان بکەیت بەڵێ بێگومان هەروەها لە ڕووی یاری و ئەم پاڵەوانێت لە 2014 بۆ 2015 لەو کاتەوە ئێمە تەنها یەک پاڵەوانێتیمان کردووە ئەمەش وای کردووە ینی یاریزان چی بکە ئەگەر بۆ نمونە بەردەوام بچێ بۆ تەمرین هەرچەندێک بکات بەڵام تۆ هەر لە ماڵەوە بیت و هەر تەنها بچیت بۆ تەمرین و بگەڕیتەوە تەنها بێگومان ئەمە ئەبێتە ئەوەی کە یاریزانەکان کە مندامەکان ئەوانی لە بواری یاریە قاڵبوو نەتەوانێ یعنی سار دەبنەوە بەڵام هیوادارم هەرچەنە لە 2015 و 16 لەو کاتەوەڵین هیوادارین کە حکوومەتی هەرێم بوجە و نەسرێ بگەڕێنێتەوە بۆ یانەکان بۆ ئەوی بتوانن
گۆڕانکاریەکی باش دروست بێ لە ڕوویاری دەست خۆش ماوەسەڵ شاخەوان ئەگەر ئەوانی بەڕێزانی ترژ دێم گزانە من ویستم ئەوەش بڵێ من خۆشم یاریزانی تۆپی بالەم لە نادی کۆمەڵی ڕۆژ وڵا دەست خۆش مامۆستا ئەو خاتونە بەڕێزا ئەگەر باش ئەوەی تر ماچی نایەت باشە با بەهارخان بێت تێرە هەر بەهارخان بێت تێرە مایکەکە بدەین بە بەهارخان ببوورە مامۆستا ئەویش هەر ئەوەیە باش فەرمو فەرمو ئەو بەهرەکەی ئەو لە چیایە؟ یاریکەری تۆپی تێنسە ساڵەکە مشکلە نیە مەسەلە یاریکەرە بەشداری کردووە لە پاڵەوانێتی کوردستان لە بەغا بەشداری کردووە یەکەم بۆ لەسەر ئاستی بێتە پێشتر بێتە پێشتر یەکەم بۆ لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقا بەڵێ ئەڵێ بەردەوام تا ئێستا ئەگەر زیاتر بێتە پێشەوە بەڵێ لە بەغا ئەڵێ بەس بەداخەوە ئەڵێ لە ساڵی 2000 و ئەمیش هەر بە هەمان شێوە لە ساڵی 2015 پاڵەوانێتەکان وەستاوە ئەڵێ هەر ڕاهێنانەکەم بە هیوای ئەوەی کە بەشدار بم لە پاڵەوانێتی عێراق و شارەکانی تر ئەڵێ بەڵام بەس بەداخەوە تا وەستاوە هیچ نەبووتە ڕێگر هیچ شتێک نەبووتە ڕێگر بۆی معاناتی تری هەیە معاناتی تری هەیە ئێستا ئەم خوێنکارە ئەم تەوان سۆزان یەکەم نابیستە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق کە پۆلی دوانزەی تەواو کردو کە داغلی تاقیکردنەوەکانی وەزاری بوو ئێستا لە پەیمانگای کوردستانە لە بەرزایەکانی سلەیمانی ئەڵێ بەداخەوە کە تا ئێستا حکومەتی هەرێم کاری بۆ ئەوە نەکردووە کە نابیستێک بچێتە پەیمانگا و زانکۆوە نابیستێک بچێتە ئێوە چونکە لەو پێش ئەم قۆناغی نەبڕێ و نابیست لەبەرەوە بەڵێ ئەو بڕێتی لەبەرەوە مە کێشەیەکە حەزێک ئەڵێ حەزمە کرد لە پەیمانگای یا لە زانکۆی حکومی بوومایە طبعا کێشەیەکی هەیە ئێستا لە ناو پەیمانگاشە کێشەیەکی وەرگێری نییە ئەمە بۆ یەکەم جارە لەبەر ئەوە بابەتەکانیشی نزیە ئەمە زۆر قورسە بۆ ئەو کە وەرگێری نییە و زۆر جار هینەکات گلەیەکە بە منەڵێ ئەڵە تێناگەم منیش بەڕاستی ئەمە دەستخۆشی لە یەکەین هەر سەرکەوتوو بێ سپاس ڕێژی نیشمان هەیە بەڵێ دێمەلات دێمەلات مایکەکەت بۆ نێرم پەلەمەکە ئەمیش ڕێژینیش یەکێکە ئەویش هەر لە یاریزانەکانی تۆپی سەرمێز لە یانەی ڕۆژ کە لەوێ زۆر پێخۆشحاڵ بووە کە ئەم توانیوێتی کە بێت جیاواز بێ لە نابیستەکانی کە بێتە دەرەوە و یاری بکات ئەڵێ ئەویژەڵێ ساڵانی پێش و زۆر دڵخۆش بوومکەوا بەشداری مەکردو کە ئەچوومە دەرەوەی سلەیمانی و کە لە بەغا بەشدار بووم و کە لە هەولێرانە بەشدار بووم زۆر پێخۆشحاڵ بووم بەڵام ئێستا هەمووی هەر وەستاوە ئەمیش بەس هەر بەردەوامە لە یانەی ڕۆژ و ڕاهێنانی خۆیەکە ئەویش هەر هیوای ئەوەیە کەوا حکومت گەورەترین کێشەی نابیست گەورەترین کێشیان کێشەی خوێندنە بەداخەوە ساڵانی پێشوو تا پۆلینۆیانە خوێن بەس خۆشببختانە ئەمە 4 ساڵە کە لە ئامادەی پیشەیی کۆمپیوتەر لە بەکرەجۆ لەوێ پۆلێکیان بۆ کراوەوە ئەمان ئەتوانن بخوێنن بەڵام
ئەوش لەوێش هەر کێشیان ڕوبەڕوە بێتەوە کێشەی وەرگێڕانیان بەڕوو ڕوبەڕوە بێتەوە ئەم لێستا خوێنکاری پۆلی دوانزەیە ئەمیش تا لە ئێستاوە کێشەی ئەوەیەتی دوایی لە کێ بخوێنەوە لە کێ وەرگیرە زۆر سپاس هەر بژیت سپاس بە هەرخەن زۆر سپاس ڕێزم سپاس دەستان خۆش بێت ئەو کاکە بزانین زانین چ بە ڕێزشتریش مامۆستا بۆ برم زۆر تۆمەزێتدا سڵاو لێ بێ کاکزانام سڵاو لە بەڕێستا بۆ سازانە بەڕێزانیش پێم خۆشە گلەیەک بگەێنم و پێشەوەی گلەیەکش بگەێنم دەستخۆشیێکیش بگەێنە بە هەمان شێوەم بەڵێ چکایتر هەر ناکرێ بە هەمیشەوە بەردەوام ئێمە هەر گلەیەکان بگەێنین دەستخۆشی لە بەڕێستان و کەناڵەکەتانەکەم کە ئێمە وەک کەمەندامان ئەگە بێت و پەرداخێک بێنیت نیوەی ئاو بێت هەمومان نەزانین کە نیوەی ئاوە بەڵام ئەوەنی کە من بینیم و بە ڕۆژانە بەرچاومان نەکەوێت کەناڵەکانی کە با بڵێن ئەعلامەتەکانی کە با بڵێن سۆشیال میدیا زیاتر باسی دیوە بۆشەکەیەکەن باسی واکەن کەمەندام کە چی پێ ناکرێت ئێمە لێرە بە ڕێزان و سازان هیچ وایان بۆ نێشتینەوە کە باسی بکەین بەڵام پێم خۆشە کە باسی وەکەم کەناڵی کورسات یەکەم کەناڵە کە من بینیومە و فێکەسی کردو دەسەرەوەی کە کەمەندام چی هەیە یعنی لە پاڵەوەی کە چی نییە با بڵێن مەعاناتێکی زۆر زۆرمان هەیە بەڵام خاوەنی چییە باشە من گلێ یەکەم وەکو کەمەندامێک ببوورن خۆشم لە ناسان من نەزار بەختیارم دەرچووی بە کالێرۆسم لە بەشی شیکاری نەخۆشی لە دەرەوەی وڵات من پێشتر مەحەدم تەواو کردو لە کوردستان و ئەوائیلیش بووم لە زانکۆ وەرگیرامەوە بەڵام بەهۆی باری دارایی و مادیم لەبەرەوەی کە حکوومەت با بڵێن سێری منی نەکرد کە من خاوەن پێداویستیم بەڵام خاوەن پێداویستی تایبەت سێری ئەوەی نەکرد من بە حکومەوەی کە پارەکە زۆر بوو و 4 ساڵیش بوو بۆیە نەمتوانی لە زانکۆ بەڵێن دەستکەم بە خوێندن هەرچەنە ئەوائیلیش بووم لە کۆیە بۆیە چیم کرد بۆیە چوومە دەرەوەی وڵات و بە لەبەرەوەی کە پارێکی کەمتر سەرف بکەم مادێکی کەمتر لەبەر ماڵەوە لە بە مەعیشەتی خۆم چوومە دەرەوە خوێندم ئێستاش کە بە بڵێن خاوەنی دوو شەهادەم هەم مەحەد و هەم زانکۆش بەڵام لە هەمان کاتە سێرەکەی دیسانەوە حسابی کەسێکی ساغ بۆ من نەکرێت باشە خاوەنی پێداویستی کە ئەمە هەموو خاوەن پێداویستین حسابی خاوەن پێداویستی تایبەت بۆ من ناکرێت گلەیەکی منەوەیە کە بۆچی بۆ مەسەلەی دامەزراندن بۆ مەسەلەی ئیشوکاری حکومی مەبەسمە بۆچی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت حسابی بۆ ناکرێت ئەتر ئەوە بوو کە بیگەێنم و دەستخۆش بۆ کەناڵەکەدان و کایزانە بۆ جەنابیشت بەل بە یاسا ئەمە دیاری نەکراوە ئیمتیاز و مافەکانتان لە یاسا دیاری نەکراوە بۆ خوێندن کاکزانە یاسا چییە مەسەرەن یاسا من بە کاغەز ئەگە یاسا کاغەزە بەڵێ هەیە ئەگە یاسا قەڵەمە بەڵێ هەیە ئەمە باسی ئەوواگەین کە یاسا چیەکردنە دەستخۆش کاکە ئەو کاکەش ئەفوک مامۆستا هەر لای خۆی خوا ببوورە مامۆستا شاخەوان سڵاو لە بەڕێستان عەزیزەکەم زۆر بەڕێزن دەستپۆشتان لێکم بۆم تەوەرە زۆر سپاسی یانەکەمەکەم کاکشێم هەموو هەموو کاکشێ ئەحمەد وەمیان ڕێز و سڵایان پێگەێنە من خاوەن پێداویستی سایبەر محەممەد فازیل خوێندکاری پەیمانگام بۆ زانستەکانی کۆمپیوتەر و لەگەڵ ئەوەشا یاریزانی تێنسی سەر مێزم بەڵامی تر ئەوە تا ڕاستیەکەی ئەوەی کە لەسەر ئێمە خۆمان ڕۆژانە تەمرینەکەین یعنی هیچ شتێکی کەمان بۆ ناکرێت سەر کاکشێم هەموو لە 2014 لەگەڵ کاکشنووریە خاڵی خۆش بێ هەموو شتەکانیان لەسەر خۆیان بۆ ینی تەنانەت ئاوی کشیان لەسەر خۆیانێنەوە حکومەت یەک شتمان بۆ ناکە ئەوەی کە ناڵێ یانەکە دابخرێک کاکشەم هەموو خۆیان کە هێشتویانەتەوە یان ئێمە گلەکەمان لەوەیە کە ئێمە لەوانەیە من بتوانم ڕۆژانە تەمرین کەم بەڵام هزار خاوەن پێداویستی تر هەیە ئەو ناتوانێت یان لەسەر ئیمکانیەتی خۆی بچێت هاتوچۆ بکە بۆ ئێمەش ئەو داوایمان هەیە لە حکومەتی شەڵا ئەمیان تازەیەمان بۆ بکاتەوە بودجەیەکمان بۆ تەرخانکە بۆ یاریزانەکان نەمرێ یان یاریزانی زۆر زۆر باشمانێ بەڵام بە بۆنەوەی کە هاتوچۆ لەسەر خۆیانە زۆریان وازیانێنەوە دەستخۆشیتان لێکم زۆر زۆر بژی ئەو خاتونە بە ڕێزانە مامۆستا هێشت تۆ قسەمان بۆ بکە هەم مامۆستا هەم دەزڕەنجین بەڵێ هەمویان بەهرەمەندن هەمویان جێگەی فەخرن سڵاوتان لێبێت دەستان لە بەڕێنامە جوانەتان
بەڕاستی ئەمە ئەگەر سەیری کار و بەرهەمەکانی کەمەندامانکەین زۆر زیاتر و زۆر زیاتریشی هەیە لە کەسانی ناکەمەندام. هیچ جیاوازیەکی ئەوتۆنی ڕەنگە لە ساڵانی پێشووە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی بواری کۆمەڵایەتیوانێ کۆمەڵێک جیاوازی هەبووە، بەڵام لە ئێستا ئەوەی کە پێشبینی ئەکرێ ئەوەی کە ئەبینرێ بەرەو باشی ئەڕوات. سپاس بۆخوا. ئێستا من یەکێکیان خۆم ناوم هێشووە دەرچووی کۆلێژی زمانم بەشی کوردی، ڕاستان ناخۆشی و ڕێگری زۆرم هەبووە لە کاتی خوێندنا، سەختی زۆر هەبوو هاتۆتە ڕێگەم، بەڵام سپاس بۆخوای گەورە توانراوە بە هەموو ناخۆشیەکان تێپەڕێنرێ و سەرکەوتن بەدەست بێنن. ئەگەر لە باسی ڕێکخراوەی بکەین ئێمە ڕەنگە ڕێکخراوەکان بە یەک چاوسەیر بکەین دیان جیاواز بیان بینین، بەڵام کۆمەڵی ڕۆژ زۆر جیاوازتر ئەبینێت چونکە کەسانی ئەکادیمیتیایە هەر لە سەرۆکەوە هەتاوەکو ئەندامەکانی تر کە هەمووی وەک خێزانێک کارەکاتیایە و ئەوەی یەک جار هاتبێتە کۆمەڵی ڕۆژەوە ئەبینێ کار و پرۆژەکان چین، ئەبینێ شتەکان کە جیاواز زۆر جیاواز ئەبینێت. هەر یەک زیاتر مەسەلەن فێری خاوەن پێداویستی تایبەتتان کردووە؟ بەڵێ ئەفو کۆمەڵی ڕۆژ هەمە چەشنە بەڕاستی هەر کەسێ بۆ نمونە تۆ ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتیشە هەبێ بیتە کۆمەڵی ڕۆژەوە ئەتوانی وانەیەکی لێوەربگریت و بیرۆکەیەکت هەبێ بۆ چارەسەرکردنی، واتە عنی زەق نەکراوەتەوە لە یەکشتا یەکشت پێشکەشکا کۆمەڵی ڕۆژ. دەستخۆش بێ زۆر سپاس ئەو خاتونە بە ڕێزانەی تر هەر لای خۆتانەوە قسە بکەن چیتر قساکە دێمە فەرموو. سەرتا سڵاوتان لێ یەکەم هەروە لە سۆشی کەناڵەکەتان لێ یەکەم. من دەرچووی تەندروستی کۆمەڵ پەیمانگەی تەندروستی کۆمەڵم، هەروە ئێستا لە وەکو خۆبەخش کارمەندم لە بژانەی فەرین ینی خاوەن پێداویستی تایبەت بیت دەرچوو بیت ئەو خۆبەخشیش بیت هەی چەند هیوا بەخشە وەکو ئەسمەرخانی دەست خۆش باوەڕکە بۆ خۆبەخشیە یعنی ئەو نەم هەوڵداوە هەتا خۆشم چوم بۆ هەولێریش بۆەوەی کە وەرگیرم هیچ کۆڵم نەدا بۆی کە من تواناکانم نەشارێتەوە یعنی توانام هەیە وەکو یەکێکی تر کە چۆن کارەکات منیش کار بکەم و هەروە چۆن پەرسارێکی تر کە کارەکان منیش ئەتوانم وەکو گرفتت نەبووە لەخوا دەستت خۆش بێ هەر بژی سەرکەوتم چیترتان قساکە من سپاسانەکەم ئێوە فەرموو خاتون پێشەکی بە خێراتتانەکەم زۆر سپاسانەکەم من ئارەزوو ساڵح بەرگ دوورم چەندەها کەسی شم پێگەیاندووە یعنی خۆت خاوەن پێداویستی تایبەتی و خەڵکی ترت پێگەیاند باڵێ خاوەن پێداویستی تایبەتیشم و چەند کەسی شم لەلایەن خۆم فێری خەیاتی کردووە ئافرین دەستە خۆش بێ هەر بژی سەرکەوتوو بن زۆر سپاسانەکەم کاک شێخ محەممەد کاک شێخ ئەحمەد کەی بەنیازن ئەپدەیتێکی خۆتان بکەنەوە مەسەلەن کۆنگرێک بێت زیاتر دەرکەون ماشاءڵڵا دڵم زۆر خۆش بوو مەسەلەن ڕەنگە بە بەرهەمی ساڵانی ڕابردووتان بێ کار بکەن ئەعلام پشتیوانتان بێ حکوومەت لایەنە پەیوەنددارەکان بۆی خەڵکی باشتر بێنەناوە. زۆر سپاس کاک زاناوەڵا ئێمە کۆبنەوەمان کردووە لە بینی خۆمانە و دانیشتوین و کۆمەڵێک شتمان گەڵاڵە کردووە بۆی بتوانین ئیشاڵە لە ئایندێکی زۆر نزیکا هەموو ئەمانەی کە باسمان کرد زۆر برەوی پێبین و زۆر بیبینە پێشەوە. حەزم کرد ئێستا مامۆستا چنووریش لێرە بایە بۆی جەنابتان بتان بینایە مامۆسایە کە مامۆسای کۆمپیوتەرە و لەسەر کورسیە یعنی ئەم جۆرە پیشاندانی کەم ئەندامانە وای کردووە مەسەرەن بەنەوەکە کەمەندام نییە نان بیخوا و کەمەندام وایە و کەمەندام مردووە لە برسا و ینی وای لێ کردووە ئالەم ڕۆژانەیە چوە بە دوای عەرەبانەیەکە بگەڕێت لە بازاڕی دەوەن کە چووە عەرەبانەکە بکرێت کەسێکی بینی وە لە دواوە پێی وتووە یارمەتی بابۆی کورسەکەی بۆ بەرز کاتۆ بچێتە سەر شۆستەکە پێی و تۆتی خوا بدات ئەم تۆتی یارمەتی مەوی تۆتی خوا بداتێ ینی کە ئەتانەوێت تێگەیشتەکە بگۆڕین خاوەن پێداویستی تایبەت هەموو خاوەن بەهرەی کە جەنابەت بینیت یعنی هی ئەوە نییە کە هەر کەسێک لە ئێمە چووە ناو بازار چووە شوێنێک خەڵک بەو چاوە سەیری بکە کاک زانا من لە 2000ەوە خزمەتی هێزی پێشمەرگەکەم بە کۆمپیوتەر یعنی من لە 2000ەوە خەریجی پەیمانگای تەکنیکی سلێمانیم بەشی ئیدارە و یەکەم کەسم لە عسکەریە کە بتوانم ئیش بکەم کەمەندامێکم لە عسکەری ئایشەکەم لیانی لە 2000 من تا ئێستا خزمەتی هێزی پێشمەرگەکەم بۆ 21 ساڵە ینی لە کۆمپیوتەرە خەڵکی ئاسایی هاتۆتە فەرماندەی من فێرم کردووە چۆن کۆمپیوتەر بکە
چۆن ئیشی کۆمپیوتەر بکە دوایی یارمەتی منیان ناوە من کەمتر بڕۆم بۆی ئەو کەسە ئیشەکان بکە ئەمەی کە جەناب دەیبینی لە کۆمەڵی ڕۆژە ئەمە مشتێکە لە خەرمانێک ئەکی دەمە نموزەزێکن بەڵێ لەبەر ئەوە بۆیە بڕیارمانداوە لەمە دووە بۆیە لێکەم کەناڵ کە لە جەنابتانەوە دەستمان پێکرد کەناڵەکانی تریشمان ئاگادار کردوەوە کە هەرێک بتوانێت بەرنمەیەکمان بۆ دروستکە بۆی بتوانین باسی ئەم شتانە بکەین و داواش بکەین لە حکومت ئەو یاساییکە کاک دلێر باسی کرد یعنی بەڕاستی ئەو یاسایە جێبەجێکە ئەو کەمەندامانەی کە تۆی بینیە سەلێرە هیچی گرفتی نامێنێت ینی لە ڕووی تاعیناتەوە لە ڕووی موچەوە لە ڕووی ئاسانکاری بە ئاسانگەیشتن بۆ شوێنەکان دەست خۆش بێ کاتم بەرەو کۆتایە کاک شێم محەممەد کاک زانە وڵی من حەزم کرد ئەم بەڕێزانەی کە تۆ بینی دیارە هەمووی هەرێکی خاوەن تاقە و بەهرەیەکن بێگومان ئیشی ڕێکخرا و مەهامی ڕێکخراو ئەوەیە کە ئیبرازی ئەم تاقانە بکا و دەری خەڵنا و مجتەمەعە یعنی بەڕاستی ئەمە ئیشی ڕێکخراوە کەمەندامێک بەهرەیەکی باشی پێ تاقەیەکی باشی هەیە چۆن ئەم تاقەیە بشارێتەوە چۆن ئەم تاقەیە نەشارێتەوە ئیبراز کرێ ناو مجتەمەعە ئەمە ئیشی ڕێکخراوە ڕێکخراو ئەبێ بێت ئەم تاقانە دەرخا بۆ مجتەمەع ئەمە یەک دوو مامۆستا باسی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وەنیە بەڵێ ئەو بە خوشکەی تر ئەو برادی کاکە نزار باسی تاعیناتی کرد کاکە دلێر باسی یاساکەی کرد فعلا ئەمانە هەبوو لە یاساکان هەن بڕێیەکمان هەیە ئەڵێ چۆن ئەبێ شکۆی کەمەندان بپارێزی بڕگەیەکی یاساییمان هەیە یعنی باس لە پاراستی شکۆی ینی هەمووی بڵێ موچەی بدێ و تعینی کە ئەمە نییە من کەمەندام بە سوورەیەکی ناشرین بدەمە مجتەمەع بڵێ ئەمە کەمەندامە نەخێرەمە نییە کەمەندامەوەیە ئەگەر بێت و بەهرەمەندانی کۆمەڵی ڕۆژ بیانین ئێستا لەم حەوشاجێ نابێتەوە ئافرین دەست خۆش کاکشێ ئەوانەی کە ساحب تاقن ئەوانەی کە نەک ساحب تاقن ئەوانەی کە ئێستا مجتەمەع فێری هەموو شتێکە دەستت خۆش بێ سپاس دەکەم خات وەسمەر ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ ئەمانەوێت بەڕاستی تێڕوانینی کۆمەلگا بگۆڕین بۆ کەسانی کەمەندام کە کەسی کەمەندام ئەوە نییە بە 50,000 جەژنانە و یا بە پاکێجێک خواردنی جەژنانە تۆ وابزانی مافەکانێ بۆ کەسی کەمەندام گێراوەتەوە مافەکانی کەس هەر زەرورە وانە زەرورە بەس ئەویش ئەکرێ بە ڕێکاری تایبەت بەخۆی نەک دابنیشێ وێنەی کەسێکی کەمەندام بگرێ بە شێوازێکە هەر کەسێک ببینێ بەزەیی پیابێ هەر کەسێک ببینێ ئاواتی ئەوە بخوازێ بچێت پارەیەکی هاوکارێکی کەمی بکە ئێمە ئەمانەشمان کردووە لەبەرەوەی بارودۆخی خەڵک بەعام خراپە حکوومەت هەموو کۆمەلگای پراوێست کردو و خزمەتیان ناکە ئێمە ئەم کارانەمان کردو بەس بە ڕێوشێنێکی تایبەت توانیمانە هاوکاری ئەو خێزانانە بکەین کە زۆر پێویستیانە بێ ئەوەی شکۆیان برینار بکەین بێ ئەوەی ڕسمێکی بگرین خۆمان بۆمان بردووەتە بەردەرگای ماڵەکە و گەڕاوینێتەوە نەک بەم شێوازە لە ڕاگەیاندنەکانەوە کار لەسەر ئەو بکەین کە کەمەندام دەست خۆش بۆ و ڕوونکردنەوەیکی بچووکیش دۆخەکەەوە تووشی فەوزا و ئالۆزی بۆ ئێمەش ناچارین مەسەلەن بڵین هەر با ماڵێک خواردنی بۆ دابین بکرێ مەسەلەن زۆر جارێمە وەکو خۆمان بەرنامەی ڕاندیشکردن ئەکیت ڕاستە کاک شێخ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم چکە منیش من یەک نیاشتم پێ بەڵام بە هەر حاڵ ئەکی دێمەوە یەکەم بەرنامەمان نابێت کۆنتاکتی جیاوازتر و زیاترمانە بێ من سوپاسانەکەم من ئەمەوێ ڕاگەاندن کارەکانی وەکو بەڕێستان وەک کەناڵ ڕسەنەکەی کورسات بەم ڕوئیاوە کەمەندان پیشان بە من ئەمە بۆ ڕای گشتی و بۆ هەڤاڵەکانمان بۆە یعنی ئەمانەت چییە ئەمانەت کامە ئەمانەت ئەوەیە کە من ئەگەر توانیم کەسێک لەمانە لەم خوشک و برایانەی کە لێرە حزوریان و حزوریان نییە پێداویستێکی هەبوو لە ڕێگەی کەسێکی وەکو جەنابتانەوە بۆم جێبەجێ کرد نەچم کەرامەتی بخەمە بەر زوومی کامێرە ئەمە یەک دوو ئێمە تەمە ناکەین کورسات بێ بە نمونەوە و من لێرەوە بۆ سەرجەم کەناڵەکانڵم ئەگەر ئەم نێن بەدەنگ ئەم بانگەوازەی کۆمەڵی ڕۆژەوە بەهرەکانی کەمەندامان کورسات ئاسایی پەرە پێ بدەین جارێکی تر کۆمەڵی ڕۆژ بینەوە بە دیدی کۆمەڵی ڕۆژ بدەینەوە بە دیدی حکوومەتە کە حکوومەت ئەگەر کۆمەڵی خەڵکی ئەکادمیت نییە ئەگەر کۆمەڵی خەڵکی زانستی نییە ئێمە پێشکەشتانەکەی کۆمەڵی ڕۆژ خەڵکی ئەکادمیتانایەتە چۆن کەمەندامەکانمان بە خۆبەخشی لە نەخۆشخانەکانە ئیشەکەن لە دام و دەستگاکانی ئێمەش بە خۆبەخشی ئەکادمیانە فێرتانکەین و پرۆژە یاساکە جێبەجێکەین زۆر سپاس بۆ سپاس بۆ خاتو ئەسمەر سپاس بۆ کاشێ محەممەد سپاس بۆ کاک شێخ ئەحمەد سپاس بۆ ئێوەی بەڕێز گەورەتان کردین سپاسانەکەین بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەی ئەم بەرنامەوە ناوەڕۆکی بەرنامەکە
هۆکارێک ببەوەی ئێمە ئێستا ڕۆژانە گوێمان لە دەیان و سەدان کەسە بێت لە گەنج لە کچ و کوڕ کە گرفتێکی ئەوە تۆی جەستەیان نیە بەڵام باس لە بێزاری و باس لە بێتاقەتی و باس لە هینەکەن بەڵام لێرە لە کۆمەڵی ڕۆژوە ئەم بەڕێزانی خاوەن پێداویستی تایبەت دنیایەکی تریان دروست کردو تەحەدای خەڵکە نیتری شەکەن بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین بەم شێوەیە بیر بکەینەوە و بتوانین کە خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بکەینەوە ڕوئیایەکی تر پێشکەش بکەین. ئێوە گەورەترین دیارین خات و ئەسمەر ئێوە هەبارەکانتان گەورەترین دیارین ئەمەش بە شانازیەوە لە دەستگای میدیای کورسات دەمێنێتەوە سوپاسانەکەین سوپاسانەکەین ئێوە گەورە سوپاسانەکەین. بینەرانی خۆشەویست لەگەڵ ئەم بەهرەی خاوەن پێداویستی تایبەت و لەگەڵ ئەم دڵسۆزیان بەجێتانە هێڵین و بەرنامەی ڕاند کۆتایی پێات تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.